بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە چەند پرسێکی گرنگ تایبەت بە هاوڵاتیان دەکەین لەوانە پرسی موچە پرسی سوتەمەنی هەروەها کێشەکانی هەرێم و بەغداد و گرنگی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق و ئێمە لە بەغدا پێویستمان بە چ جۆرە نوێنەرێکە بەغدا بۆ گرینگە چ جۆرە کەسانێکی لێ هەبێ وایە 4 ساڵی داهاتوو دەتوانرێت ئەگەر گۆڕانکارێک بکرێت کێشەکانی هەرێم و بەغداد چارەسەر بکرێن ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 2 لە بازنەی پارێزگای سلێمانی هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان سێ لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاسیان لە دەبوون دەکەین. خوا پارێزێ کار ئەگەر سەرتا لە پرسی موچە دەست پێ بکەن خۆتان ئاگادارن بەردەوام چاودێریتانەی بۆ پرسی موچە بۆ کێشەی موچە ئەمساڵ هەر بەردەوام بووە تاکو ئێستا موچەی مانگی هەشت کە ئێمە بەرنامە دەکەین موچەکە خەرج نەکراوە هۆکارەکەی چییە پەیوەندی بە چییە و ئایا موچە لە بەردەم فۆتانیشە بەوەی سیاسەتی دەسەڵاتداران هێرێ؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ تۆ کاک حەکیم سوپاس بۆ کەناڵی پەیام. سەبارەت بە وەڵامی پرسیارەکە کە موچە ئایا خەتابار کێیە یا هۆکار چییە؟ یعنی ئەگەر لە هەرێمی کوردستان ڕاپرسیەک بکرێ بەڵام ڕاپرسیەکە بێلایەنانە بواە و لایەنگرانی ئەو دوو پارتە دەسەڵاتدارایش بیان توانایە بە ئازادی ڕێی خۆیان دەربڕن دڵنیام لە 95 موچەخۆران ئەیانوت خەتای دەسەڵاتی کوردیە خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە کە موچە لە بەغداوە نایە بۆ هەرێمی کوردستان نقطە سەریدا و ئەوەی لەم دەنگدانا دەنگ بدا بە پارتی و یەکێتی ئەوە دەنگ ئەدا هەر فەرمانبەرێک لەژێر هەر بار و زرۆفێکە قسەی و فەرمانبەرانم نییە کۆی لێ حیزبن هەر فەرمانبەرێک دەنگ بدا بەم دوو دەسەڵاتە بەم دوو هێزە دەسەڵاتدارانە کە بوونەتە هۆکاری بڕینی موچە ئەوە وەک ئەوەیە واژوو بکات لەسەر بڕینی موچەی خۆی هیچ پاساوێکی تر هەڵناگرێت چونکە 6 موچە فەوتاوە هۆکاری ئەساسی و سەرەکی ئەو دوو پارتە دەسەڵاتدارن و حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە کەس بەهانە نێنێتەوە بەوەی لەژێر زەخت و فشار و متابعە و مراقبە کەس نازانێت کێدا دەنگ بە کێیە بۆیە دووبارەی یەکەمەوە هەر کەس دەنگ بە بەم دوو هێزە دەسەڵاتدارە قوت بڕە ئەوە واژوو لەسەر بڕینی قوتی ماڵ و مناڵیەکە خۆی تاوانبارە خۆی کەمتەرخەمە خۆی سەبەبکاری ئەوەیەکەوە موچەی نەمێنێ ئەگینا منطق نییە کاک حەکیمیان منطق نییە هەرێمی کوردستان ئەچێ ئیتیفاقەکە لەسەر ئەوەی مانگانە 120 ملیار بدا لەگەڵ داهاتی نەوتی ئەی بۆ نایکە کەواتە ئەم هەرێمی کوردستانە ئەیەوێ خەڵکی کوردستان تەعزیب بە ناڵێن ئێمە کەرامەت لە موچە گرنگترە کاک حەکیم وەڵڵا وەبیللا وەتەڵڵاهی کاتێک کە ئینسان موچەی نەبوو کەرامەتی یەکەوێتە خەتەرەوە دەڵێن شۆڕشمان بۆ موچە نەکردەوە شەیە ڕاستەکە شۆڕشیان بۆ موچە نەکردووە شۆڕشیان بۆ چەتەگەری کردووە شۆڕشیان بۆ ئەو دزی و فزیە کردووە کە ئێستای دزن ئەوەیان ڕاستە شۆڕشی بۆ دزی کردووە هەر هێزێکی سیاسی بڵێ شۆڕشم بۆ موچە نەکردووە ئێستا دەستبەرداری قوت و موچەی خەڵک بێ ئەوە شۆڕشی بۆ دزی کردووە بۆ ئەوەی قۆرخی داهاتی سەرزەوی و ژێرزەوینی پێ بکات بۆ ئەوەی بنەماڵەکانی ئەوان دەوڵەمەن و لە ڕەفاهەیە تا بژین خەڵکیش کەرامەتی بریندار بێ و کەرامەتی پێشێل بێ بۆیە هەر هێزێکی سیاسی باز لەوە بکە کەرامەت گرنگتر لە موچە خۆی کەرامەتی نییە چونکە کاک حەکیم مەسئلەی قوت هیچ وەکو قوت نییە لە فقی ئیسلامیە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە عام الڕەمادە هینی حدودی وەسانووە حدود کە بڕینی دەستی دزە لیان پرسی چۆن فەرمی ئەمە ساڵێکە برسێتیە خەڵک لە ناچاریە پەنابا بۆ دزی لە ئەساس ئەم نەخۆشیی نییە دەستی دز کە بڕاوە لە فقی ئیسلامیە ئەگەر دەستێک نەخۆش بێ لە ڕاستیە ڕەنگە ئەوم لێ پرسی ئەی ئەگەر ئێستا تەطبیقی شەریعەی ئیسلامی بکەیت دەستی دەسەڵاتداران ئەو دەسەڵاتدارانە هیچیان دەستیان نامێنێ ئەگەر تەطبیقی شەریعەی ئیسلامیان لەسەر بکەی ئەندامانی دەسەڵات هیچیان دەستیان نامێنێ بە تایبەتی بەرپرسەکانیان بۆیە
کاتێک کە باس لە قوت ئەکرێت گۆڵدن براون ئەڵێ ئەمنیەت و قوت ئەڵێ کە ئەمنیەتی وڵاتم کەوتە خەتەر باسی مافی مرۆڤم بۆ مەکە کە قوت دەکەوێتە خەتەر نابێ باسی کەرامەت بکەی کاک حاکم کەرامەت شتێکە پەیوەندی بە پێداویستیەکانی ئینسان هەیە ئەوانەی کە خۆیان ئەفرۆشن ئەوانەی کەوا ئەبنە جاسوس ئەوانەی کەوا تووشی نەخۆشیە بن ئەوانەی کەوا انحرافی ئەخلاقیەکەن ئەوانەی کەوا شەڕ و ئاژاوە دروستەکەن هەرچی نەخۆشی کۆمەڵایەتی هەیە پەیوەندی بە قوتۆ هەیە کاک حاکم بۆیە هەرێمی کوردستان کە ئەبێتە هۆکاری بڕینی قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی هەموو ئەو نەخۆشە کۆمەڵایەتیانە کە هەیە اینجا خەڵک پەنابەرێتە بەر مەوادی حەشیش و تلیاک و هێروین و داروبەر خەڵک پەناباتە بەر جاسوسی و دزی و ئەوانە خەڵک پەناباتە بەر لەشفرۆشی و ئەوانە مەعزەرەتم هەیە بۆ کەناڵەکەتان و بۆ جەنابوو هەمووی ئەو هێزە و دەسەڵاتە لەی بەرپرسیارە کە بووەتە هۆکاری بڕینی قوتی ئەو باش نقطە سەریدا بەس وجار کەوان دەڵێن شۆڕشمان بۆ موچانەکە لە پەیوەندی بۆونێ کە خۆیان زۆر دۆڵەوان ئێستا ئێمە سەیری سامانەکەی ترامپ دەکەین 6 میلیارد دلار هەنی ڕەنگە کوڕی بەرپرسە بێ 10 میلیارد دلاری هەبێت لە کوردستان لە ڕاستی داوان پێویستیان هیچ بە موچەکەی وەکو دەسەڵاتدارە ئەوان لەو کاتا پێویستیان بە موچەیە خەڵک بکەنە کۆیلەی موچە کاک حاکم ئەوان ڕاستە خۆیان موچیان ناوێت گوێم لە بەرپرسێک بووی و نازان موچەکەم چەنە دەبا هەر ئەو سەرچاوەیەکیان دەڵێن نازانم موچە دەبا هەر ئەو سەرچاوەی هەبووە دەبا وەکو فەرمانبەرانی هەرێم یا فەرمانبەرانی حیزبەکەی تەمان فەرمانبەرانی حیزبەکانیشیان هەمان کێشیان هەیە من ئاگادارم چەند جار موچیان دواکەوێ فەرمانبەرانی حیزبەکەیان دەبا وەکو فەرمانبەرانی حیزبەکەی موچەکەی دواکەوێ جا بزانە هەموو ڕۆژێ سەیری ئەخبارەکە کە موچە دێدیانە بەس ئەو 100 سەرچاوەی هەیە ئەو سەرچاوە هەر نادیدە ئەگرێ موچە ببیانە بێت چییە بەنیسبەتەوە بەقەدەر مانگێک بەقەدەر 100 موچە هەر ئەدا بە کەمالیات هەر کەمالیات نەک پێداویستیات بۆیە مەسئلەی ئەوان کە موچیان ئەوێ بۆ ئەوەیە کەرامەتی خەڵکی پێ باش بۆ نمونە هێزێکی سیاسی وعدەدا بەوەی کەوا خەڵک دابمەزێنێ ئەمە بریتیە لەوەی کەوا کاتێک کە فشاری لێەکە ئەبێ لە مقابلی ئەم موچەیە تۆ بێ بە کۆیلەی من ئەوە کەرامەتی ئەو شخصی پێشێر کردو ئەوە کەرامەتی ئەو ئینسانەی برینار کردو بۆیە ئەم هێزە سیاسیانەی کە لە دەسەڵاتان هۆکاری سەرەکین کەوا هەرچی نەخۆشی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان بەچی بکرێ بۆی کە موچە ڕزگار بکرێ خەڵکی کوردستان من لە 2016ەوە بە شاهدی هەموو فراکسیۆنەکان بە فراکسیۆنە دژەکان و دۆستەکان و هاوڕێکان باش یعنی کە ئەڵێم دژەکان لەوان بپرسە بڵێن لەکەیەوە تیرتان لە ڕووی ئەم پیاوەیە لە 2015 و 16ەوە من خەریکی ئەوە موچە لە هەرێمی کوردستانە جیا بکرێتەوە لە ململانەی سیاسی یەکەم پرۆژە کە تەقدیممان کرد لەگەڵ عەبادیە لە ماڵی سەرۆکۆماڵ بەڕێز دکتۆر فواد ماسوور پێشنیارم کرد بۆ عەبادی کە ئێمە ئەو قەتاعاتانەی کە هەیە لە هەرێم دوو کەرتیان زۆر حەساسن لە ئێستادا جەنابەت بوو جەنانێری بە حکمی ئەوەی هەرێم نەوت ڕادەست ناکە وتی هەقمە یاناوتم ناحەقی ئەەکەین موچە نانێری بەڵام ئەوانیش نەوت نانێرن هۆکاری سەرەکین وتی ئالێتێکم پێ بڵێ بە موچەی پێبنێرم وتمان لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاکان وتی لە ئێستادا بڕۆن ناوی فەرمانبەرانم بۆ بێنن لە ئەنجومەنی پارێزگاکان بە شەرتێ ئەنجومەنی پارێزگا کتابم بۆ بکەم و باشێت کە شەرعیەتی هەیە تا من موچە سەرف بکەم بۆ فەرمانبەرانی هەرێم بەڵام هەرێم ئەو کات و ئێستاشی لەگەڵا بێ ئامادە نەبوو چکە پێم و دوو کەرت زۆر گرنگە کەرتی تەندروستی لەگەڵ کەرتی تەربەوی ینی خەونی بەرز لە 2016 کە موچە ڕاستە و خۆ بدرێت لە ماڵی سەرۆکۆمار لە گەڵ عەبادی دانیشتین بە حزوری دوو کورد لەگەڵ سێ لە پێگاتەکانی تر یەکیان سونە بوو دوانیان شیعە بوو وتی پێشنیارتان چییە؟ وتم پێشنیارمان ئەوەیە کە ئەو دوو کەرتە زۆر حەساسن ئەگەر ئینهیار ببێ لەو دوو کەرتەوە چکە کەرتی سەحی و کەرتی تەربەوی زۆر خەتەرناکن لە هەر وڵاتێکە موچەی ئەو دوانە سەرف کە تا ئاگەیتە ئیتیفاق چکە قەرار وا بوو
ئەگەر ئەو دوانە سەرفکە ئاگاتە ئیتفاق لەگەڵەوەیانتر وتی باشە ئالیەتش وتم ئالیەتم ئەنجومەنی پارێزگاکان وتی فەرموو لە سبەینەوە تۆ بڕۆ ئەنجومەنی پارێزگاکانم بۆ بێنە ڕئیسی مەجلیسی محافەزە لەگەڵ محافظە با بێن ئیتفاقیان لەگەڵاکەن موچە چەند مۆزەف هەیە لە سنووری سلێمانی چەند مۆزەف هەیە لە سنووری هەولێر و دهۆک و هەڵەبجە وعد بێ ڕاستەوخۆ موچیان بۆ سەر بکەم هەرێمی کوردستان نهاتە پێش ئەوە تاریخی 2016 ئیتر بە بەردەوام مزەکەرەمان تەقدیم کردووە واژوومان کۆ کردوەوە لەگەڵ هاوڕێکانمان لە گروپی 15 دوای کە بوو بە گروپی هیوا ئەمانویست هیوا ببەخشینەوە هیوا بێنینەوە بۆ خەڵک بەڵام ئەم دەسەڵاتدارە زاڵمانە نەیان هێشت هیوای خەڵکیان بڕیکا حەکیمیان بەس لێستش وازیێنان 167,000 ئیمزامان بردە پەرلەمان باش بەواژووی ئەو 167,000 لە لیژنەی مالیە مزەکەرەکەمان تەسلیمی بەڕێز دکتۆر هەیتەم جبوری کە ئەو کاسەرۆکی لیژنەی مالی بوو دوایی لە پەرلەمانە لۆبیمان بۆ کۆ کردەوە بوو بە قەراری پەرلەمانی دوایی لە 2019 کردمانە فەقەرەیەک لەناو موازنە تەسویتمان کرد بە کۆی چەند بە کۆی 10 دەنگ لە مقابلی 9 دەنگە هەموو هاوڕێکانم ئێستا ئەزانن لە 2021 بوو بڵێ 2019 باش لە 2019 بە منیان وتیان یەکێک لەو هێزە دەسەڵاتدارانە با ناوی بێنم یەکێتی ڕازیە لەسەرەوەی موچە نەقڵ کرێ باش تەمان ئەو کاتە سەرۆکی فراکسیۆنەکەیان خاتو عڵاب باش من بە حکمەوەی لە لیژنەی مالی بووم وتی تۆ ئیش لەسەر ئەوە بکە کە فەرمانبەرانی هەرێم ڕاستەخۆ موچە لە بەغدا وەرگرن نوێنەرەکەی ئێمەش پشتگیری تۆکە ئێمە خۆمان چوار نوێنەری کورد بووین ئەمە چوار پێویستمان بەچەند هەیە بە زۆرینە کۆبوونەوەی ئەو ڕۆژە 19 کەس بوو 19 ئەندامی لیژنەی مالی هات خۆمان چوار پێویستمان بە 10 دەنگ بوو خۆمان چوار 6 کەسمانەویست لە پێکهاتەی سوننە و شیعە دوو کەس بە ناوی فەیسەڵ العیساوی لەگەڵ دکتۆر محەممەد تەمیم کە ئێستا وەزیری پلاندانانە باش ئەم دوانە لە سوننەکان طبعا محەممەد تەمیم لە هەموو ئەو ساڵانەی کە موازنە یەکێک بوو لە مدافع سەرسەختەکان کە لە کەرکووک ئەوەندەیان کێشە بۆ دروست کردبوو ئەو نیازداعیان لەسەر دوشوریانەوە زۆر شۆڤێنیە کە ئەو یەکێک بولەوانەی کە دەنگیدا ئەمە خۆمان چوار و ئەمە دوو ئەمە 6 چەند کەسمان ماوە چوار 3 شیعە موافقەتیان کرد لەگەڵ شەبەکێکە ئەوە بووین بە 10 کەس کە دەنگدانی لەسەر کرا ئێمە سابتمان کرد کە فەقەرەیەک ئەگەر پارێزگاکانی هەرێم ئامادە بوون ڕاستەوخۆ داهاتە نەوتی و نانەوتیەکان ڕادستی حکوومەتی ئیتیحادی بکەن ئەوە حکوومەتی عێراق ملزەمە بەوەی موچەی پارێزگاکان بدا تاوان منم زانی هەولێر و دۆگ نایەنە ژێربەر باش زیاتر ئیشەکەمان بۆ سلێمانی کرد بوو بۆ هەڵەبجە بەڵێ بوو بە خاڵێک و تەسوید بوو ئەم جارەکانێ پارتی دوایی ژیەکێتی ئاگریان تێبەر بوو تا ئەو خاڵیان هەڵوەشانەوە لە موازنە بۆیە موچەی فەرمانبەران کارێکە لە پەرلەمانە ئەبێ بەردەوام بین حتا ئەو کاتەی کە تەسویتە بێت بەڵێن بە خەڵکی کوردستان دەی بۆ 4 ساڵی داهات و ئەگەر ڕۆشن بۆ پەرلەمان ئینشاءڵڵا دەڕۆن بۆ پەرلەمان بەئیزنی ئەڵڵا ئیشی زۆری لەسەر دەکەی بۆی کێشەیەک لا بێتەوە لۆبی زۆر نییە کاک حەکیمگیان یعنی لە پەرلەمانە من ئیش لە لیژنەی دارایی بووی چەند لە لیژنەی دارایی من اختصاصم مالیەیە بە دەرەجەی امتیاز اختصاصم موازنەیە بە شێوەیەکی گشتی من تایبەتمەندیەکم هەیە ڕەنگە ئەمە خۆش نەبێ بڵێم ئەندام پەرلەمانی دیکە نیەتی کاک حەکیم من لە موازنە زۆر قاڵ بوومەتەوە لە 2006 حتا 2021 لە 2006 حتا 2015 تا 2014 مطالعاتی هەرچی موازناتی عێراق هەیە لەو کاتا کردومە لەگەڵ هەرێمی کوردستان خۆشم لە 2006 ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووم سەرۆکی لیژنەی ئابووری بۆیە زۆر معنی بووم بە ئاتنی حتا کاک حەکیم لەو فترەیە ئێمە یەکەم جار بوو تەمویل ڕاستەوخۆ لە بەغا وەرگرین 56 ملیار دینارمان وەرگرت بۆ پرۆژەکانی بۆیە
کارێکی ئاسایی بوو کە موچەش لە بەغاوە بەڕاستە خۆ بێت. لە 2014 کە چوومەتە پەرلەمان بە درێژایی 2015 حتا 2021 ئیشی ئەوەڵ و ئەخیرم مەسئلەی موچەی فەرمانبەران بوو. چۆن بگا، چۆن داینین لە موازنە، چۆن پشکەکەی زیاد بکەین، چۆن قەناعەت بە حکوومەتی ئیتیحادی بکەین کە ئەو بڕەکەمە، چۆن قەناعەت بە حکوومەتی هەرێم بکەین کە ئەوەی کە قمارە بە قوتی خەڵکەوە. لە 2021 کە پەرلەمانتار نەماوم هەتا ئێستا بەردەوام لە خەمی موچام، چونکە من قەناعەتم وایە قەزەیەکێ لە ئیقتصادا پێ دێت تەدەفوقی دەوری دەخل و نقود، واتە سوورانەوەی داهات و پارە. هەر کاتێک پارە لە ناو بازار ڕاهەبێ خۆشگوزەرانی دروستە بێ، بەڵام بە شەرتێ بە تەندروست بەکاربێ. بۆیە کاتێک کە موچە دێتە هەرێم 996 ملیار تا تریلیۆنێک دێت، ئەم تریلیۆنە فەرمانبەر وەریەگرێت. فەرمانبەرە چێ یا بەچی؟ ئەیا بە کاڵاو کەلوپەل، ئەیا بە سەوزەوات جوتیارەکە ئیسفادەیەەکە، ئەیا بە پۆشاک کاسبکارەکە ئیسفادەیەەکە، ئەیا بە شتی زینە کارەبایات معمەلەکە ئیسفادەکە. ئەمە مەسەڵەن جوتیارەکە چیەکە؟ ئەڕوا ئەیا بە سەمات، ئەیا بە کێڵانی ئەرزەکەی، ئەو ئەیکا بەچی؟ ئەیکا بە گاز و بنزین، گاز و بنزین. ئاوا ئەم تەدەفوقی دەوری. بۆیە هاتنی موچە لابردنی لە مەعمەعی سیاسی ئەبێتە خۆشگوزەرانی لە هەرێمە. لەبەر ئەوەی ئیشی ترم ئەمە جلی ئیشەکەمانە بێ، بۆیە بەلای ئەو ئیشانەی کەتر ئەیکەم بریتە لە تەکمیلەی ئەمیشە، ئەویش هەرزانکردنی سوتەمەنی. چی دەکەن ئێستا هەرێم وەردەگرێ و بە حکوومەتی هەرێم 50,000 بەرمیل نەوتی ئەدرێتێ بۆ ئیستیهلاکی محلی. کاک حەکیم لە عێراقا 620,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بۆ ئیستیهلاکی محلی بەکارهێنرێ، با ببێتە 670,000 بە مەرجێ عێراق کولفەی تەکری واتە پاڵفتەکردنی ئەو نەوتە و ناردنی بۆ هەرێم لە ئەستۆ بگرێ کە وەعدیاندا لە ئەستۆ یەگرن. ئەو وەختە کاک حەکیم نەوت و بنزین و گاز بە سعری عێراق. تۆ بنزینەکە بەچەند ئێستا بە دووقاتە لە بە 900 شتێکەی کڕی لەبەرەوەی نۆرمال تەیەکەی جەناب. سارەکە هی نۆرماڵە، سارەکە هی سارەکەمان نیمەوەستەیەمە سارەشن سارەی نۆرماڵە. کاک حەکیم ئەگەر تۆ ئەو 900 بە 450 کڕی لە مانگیەکان نیوەی بنزینەکە ئەوەی بە بنزینە گەڕێتەوە بۆ خۆشگوزەرانی ماڵم ناوەست. جا بەڕێزت چ ڕێکارێکی پەرلەمانی لەگیریە ئەمە ئەم 50,000 یەکەم لە پەرلەمانە چی هەیە؟ پەرلەمانە ئیشەکان بەم شێوەیە، ناو پەرلەمان ناو لیژان باشە بۆ عەلاقات لەگەڵ ئەحزابی سیاسی. لە ناو پەرلەمانە ئەتوانی واژوو کۆکەیتەوە، قەراری پەرلەمانی پێ دەرکەی، قەرارێک و دوان و سیان و هەموو ڕۆژە واژوو کۆکەین. مەجموعەیەکین وعدمان ناوە کە هەموو ڕۆژە واژە کۆ بکەینەوە لەسەر ئەم بابەت. لە ناو موازنە کە لە لیژنەی مالیە من غەیری لیژنەی مالی ناسمە هیچ لیژنەیەکی تر، ئیشی ئەساسیم ئەوە بێت لە ناو موازنە ئەوە داندێ. ئەگەر ئەوە نەکرا ئینجا بەرەو سکاڵە هاوڵاتیانی عێراق یەکسانن، ناکرێت لە شوێنێک بزانین فەجوەیەکی قانونی چکە پێویستم بە ئیستیشارەی قانونیە بێ، سکاڵەشی لەسەر تۆمار دەکەوە بەڵێن بێ بگاتە ئەوەی کەوا ئاخر ئەبێ بەڵگەم هەبێ، ئەبێ بتوانم سکاڵاکە کەس بکەم، ناگوەکو هەندێک کوتلەی سیاسی هەرچی بێ سکاڵای تۆمارەکەەوەی دۆڕێنێ دوای هینیشی نێشتۆ تۆ مەکانەی سکاڵای نێشتۆ. کۆمەڵێکی مستەشار هەن لە بەغدا. با بڵێن عەلاقاتێکی زۆر فراوانم هەیە لە بەغدا لەگەڵ ئەو قانونیانەی کەوا مەوادی قوانینی عێراقیان ئەڵەی بە شیرۆ خواردو هەمویان لەبەر. ئیستیشارە بەوانەیەکەین بزانین چ ڕێگەیەک بگرینە بەر سکاڵای ئاسایی یاخود سکاڵای مەحکەمەی ئیتیحادی یا قەراری پەرلەمانی یا قانونی ناو موازنە یا ئیلە ئاخریه. بۆیە ئەوە مەسئلەی سوتەمەنی. مەسئلەی زەرائب چکە باج ڕسوماتێکی زۆر هەیە، خەڵک زۆری ناکرێتەوە خزمەتی خەڵکی لە کوردستان. حەکیم باج و ڕسومات بۆ چییە؟ باج و ڕسومات بۆ گۆڕانکاریە لە نیسبەتی غەلای معیشی و ئیرتیفاعی ئەسعار. کاتێکەوە سعر بەرزە بێتەوە زەریبە دابەزێنن، کاتێک کە سعر نزمە بێتەوە زەریبە بەرزەکرێتەوە. ئێستا سعر بەرزە کەواتە بێ زەریبە داگیرێ. هەرێمی کوردستان
لە پرەنسیپی زەریبە بەرپرسانی حکومی لە هەرێمی کوردستانە لە پرەنسیپی زەریبەت تێناگەن، چونکە ئەمە پێی ئەوترێ ئەدەواتی سیاسەی مالی. ئەمە سیاسەی مالیمان هەیە، سیاسەی نەقدیمان هەیە، سیاسەی ئێتیمانیمان هەیە کە تەحەداکەم لەو پەرلەمانتارانەی کاچنە بەغدا 3 پەرلەمانتاریان ئەمە نازانن کە ئەم سیاسەتانە چۆنە بۆچی بەکارهێنرێ. بۆیە کاتێکەوە باسی موازنەکرێ بستوێتی پێوتێ میزانیە، باسی تەختیتی عجزەکەی ئەڵێ تەختیتی سیاسی. بۆیە کاتێک ئێمە ئەدەواتی سیاسەی مالیمان هەیە لە زەرائیبە، ئەمە خەڵکی خۆی ئەوێ تێبگا لەم بابەتە. چۆن ئەو فەریزەیە کاک حەکیم ئێمە لە بەغدا بووین، موازنە هاتە پەرلەمانەوە، دوو شتی تیا بوو. یەکێک کەمکردنەوەی ڕێژەی موچەی فەرمانبەرە، دوو گۆڕانکاری لە زەرایب. پەرلەمانی عێراق هەردووکی ڕەفز کرد. ناچار حکوومەت پەنای بردە بەر تەغییری سەعری سەرفی دۆلار. بۆیە پەرلەمان لە بەغدا موچەی فەرمانبەر هێڵی سوورە، زەریبە زیادکردن هێڵی سوورە. بەڵام لە هەرێمی کوردستان کەس ناتوانێت لەبەر ئەوەی مەجموعەیە کۆیلە دێتە پەرلەمانەوە لەگەڵ ڕێزما بۆ چاکەکانیان کە خەڵکی چاک و کەفاعەت و ئانیان هەیە. بەس کێشەکە لەکوایە؟ من خەڵکی خاوەن کەفاعەم لەگەڵا بۆ لە لیژنەی مالی. زۆر قەناعەتی بە تەرحەکانی ئێمە بوو. بەزوتێتی ئوستاز چی بکەم؟ من حیزبێک پێوتم بڵێ 1 و 1 کاتە 3 کە سەیری قەزایی مالیەکەم وانە، بەس حیزبەکە وتوێتی ئەبێ ئاوا. ئەنجا وەکو تەشبیه نەبێ، ئەگەر مووقفێکی سیاسی هەبوو ئەیان باتە ژوورۆ، مووقفە سیاسەکەی پێتەزیلکردنیان هێنێتە دەرەوە. ئەگینا پەرلەمانتاری هێزە سیاسیەکان ئازاد نین، بە تایبەتی ئەو دوو هێزە دەسەڵاتدارە، بە تایبەتتر پارتی. باش بەس ئەوە بەڵێنێکە ئیش بۆ لابرنی باز و ڕسومات و سەرانەی زۆر هەیە لە کوردستان. هەوڵێ کاک حەکیمیان عەرزم کردی من خۆت دەزانی ئابووری هەرێمی وێران من لە شتیتر نازانم ماڵی خەڵک. کاک حەکیم من لە شتیتر نازانم، ئیدعایەوە ناکەم کە من لە مەجالی قەوانینی ترا شارزام، من لە قەوانینی مالیە شارزام. باش ئەوانەی ئەو جەن بە قانونیەشی کە شارزام کە قانونی مالیە لە مالا شارزام لەگەڵ قەوانینی مالە. غەیری ئەمە تەدەخولی هیچ ناکەم، حەدەم کردووە لە درێژای ئەو 7 ساڵە ئەو بابەتانە هات بنە ناو پەرلەمان تەنها بۆ وجود لەوێ بووم. ئەگینا هەموو غەمی من قەزای مالیە، چونکە قەناعەتم وایە مال فەراهەم بکرێ، پارە فەراهەم بکرێ، خۆشگوزەرانی دێ، کێشە کەمە بێتەوە، ئاژاوە کەمە بێتەوە، نەخۆشی کەمە بێتەوە، سەراع کەمە بێتەوە. هەموو ئەمانە بە وجودی مال کاک حەکیم پێشینە لە خۆیەوە نەیوتووە کاسەی پڕ ئاشتی ماڵە. باش بەس بۆ چاودێری کۆمەڵایەتی ئیشی چی دەکەن؟ چونکە خەڵکێکی زۆر ئێستا لە کوردستان کوردستان لە 2016ەوە باشە لە 2016 هاوکاریەکە بوو 150,000 ئەوە بڕاوە بەشە مالیەکەی. دیسان لە عێراق ئێستا یاسای کتابەتیشی دەرچوو کریان بەشە مالیەکەی. دیسان هەرچی پەیوەندی بە مالۆ هەبێ اختصاصی منە، جاوە لەسەریش دەبێتە ماڵ ماوەسا هەرچی اختصاص. اینجا لەو پێشکار حەکیمیان ترسم نییە لەوەی کە بێتە ماڵیانە، خەڵگەم ناسێ 7 ساڵی ڕەبق تا نەتیجەتەن ئازادی خۆمم لە پێناوە داناوە. کاک حەکیمیان جەناب دەزانی و بینەرانی ژەزانن ئازادی من ئەوە بووە کە بتوانم بگەڕێم لە شارەکانی هەرێمی کوردستان، بتوانم بڕۆمە دەرەوەی وڵات، بتوانم بچم بۆ بەغا. ئێستا من تەنها لە سلێمانیاتوان بسوڕێمەوە، ئەویش نازانم تاکەی. باشەگە بیر پەرلەمانتار ئەو کاتە تەنیا حەسانە فریامەکەوێ کە حەسانەم بۆ دروست بوو. ئەنجا ڕێک قنج و قی دەچمە بەردەم مەحکەمە. ئەو وەختە ئەی سەلمێنم ئەوەی کە من وتومە تهمەیە یاخود تازی زێڕینە، یا دیفاعکردن بۆ لە میلەتەکەم، یا داکۆکیکردن بۆ لە خەڵکی فەقیر و هەژار بە خەڵکی پارتی وێکێتیش. کاک حەکیم پەشیمان نی لەوەی پێسا و فشاران لەسەر دروست بوو. کۆمەڵ چەند فەرمانبەری هەیە لە هەموو عێراق و کوردستانە.
عێراق نەمزانوی چێ هەمووی ناوە هەر فەرمانبەری ئاعتیادی و کەسەر بە کۆمەڵ بێ ئێمە دەنگەکانمان من ئەو پەڕی دەنگەکانم لە 2018 35,000 دەنگ بووە باش ئێمە دیفاعم لە چەند کردووە دیفاعم لە 1,550,000 موچەخۆری هەرێم کردو کەواتە ئەو کەسانی من دیفاعم لێ کردوون یەکێتی بوون پارتی بوون سۆسیالیست بوون خەڵکی ئاسایی بوون ئیسلامیەکان بوون من کێشەم نییە کاک حەکیم لەوەی دیفاعەکەم کەی بەرەکەوێ من دیفاعەکەم لەوەی کەوا خەڵکی عێراق خۆشگوزەران بن خەڵکی هەرێم خۆشگوزەران بن کێشەم بەوە نییە کێشمولەکە و کێشمولە من کاک حەکیم داکۆکی دنیام کرد لەسەرەوەی بانکی ڕەشید و ڕافیدەین بێنەوەم سلێمانیە ئەزانی بە مدیری بانکم وت چی وتم ئەزانیم هەوڵی منەیدەم ئەندامانی حیزبەکەی من هیچی ئیسفادەی لێ ناکەوتی بوو وتم ئێمە ئیسلامین فایدەی تایە هەرچی قەرز دەدەی فایدەی تایە ئەوانەی ئێمەش فایدە وەرناگرن لەبەرەوەی قاعدەیەکی ئوسوڵمان هەیە ئەڵێ كل قرض جر نفعا فهو الربا کەواتە فایدەی بانکیە بێتە ڕیبا وتی بەڵێ وتم ئێمە وەری ناگرین خەڵکی کۆمەڵ وەری ناگرن چونکە خەڵکی کۆمەڵ ئیلتیزامی ئیسلامیان هەیە کەواتە هێنانەوەی بانک بۆ خۆم نەبووە لە یەک حاڵەتانە بێ بۆ خۆمانە کە موچە ڕاستەوخۆ بدرێ ئەوە بۆ ئەوەی موچە ڕاستەوخۆ لە ڕێگەی ئەو بانکی ڕافیدەین و ڕەشیدە حاڵەتێکی تر کە بۆ مەنتیقەی سوننە کرا بتوانین لە موازنە بڵێین هەندێک لە قەرزەکان فایدەکەی حکوومەت تەحملی مەسئولیەت سووی لەسەر نەبێ مەسەن قەرزێک بدرێ تەنها ڕسومی لەسەر بێ یاخود لەناو ئەو بانکانە نافیزەی ئیسلامی بکرێتەوە کە پارە ئەدرێ بەبێ سوو لەم حاڵەتانە خەڵکی کۆمەڵ ئیسفادەی لێکە خەڵکی مسلمان بەگشتی لە خەڵکی کۆمەڵوانەی کە دەنگدەری ئێمە ئەگینا لە ڕاستیە موەسسەسەی بانکی ڕیبەوی خەڵکی کۆمەڵ و مسلمانان ئیسفادەی لێ ناکەن بەس ئەمە بنیەی تەحتی اقتصادە کاک حەکیم من تعامل لەسەر بنیەی تەحتی اقتصاد دەکەم ڕاستە خۆم وەری ناگرم هێزە سیاسیەکەم وەری ناگرم مسلمانەکان بەڵام ئەکرێ منفەزی بۆ بکەمەوە لەناو لە بودجە چارەسەرێکی بۆ لە بودجە مەسەن کردومانە یعنی برادرانی سوننە یەکێک لە جارێکیان هاتن وتیان مناطقی ئێمە مناطقێکی متەزەڕرە ئەو منطقانەکەەوە تووشی هین بووە تووشی ئیرهاب و ڕوخاندن بووە ئێوە هاوکاری چیمانەکەوتمان هەموو هاوکاریەکتانەکەین وتیان لەناو موازنە فەقەرەیەک دانێنکەوە قەرز بدرێ بۆ منطقانە ئێوتم قەرز ئێوە ئەهلی سوننە نیوتی باوتم قەرز وەرناگرن آخر ئێمەش بۆ ئەوە هاتوین ئەو فەقەرەیە وا لێ بکەن کە فایدەی نەبێ فعلا فەقەرەیەکمان دانا لەناو موازنە بۆ مناطقی متەزەڕرە وەزارەتی دارایی تەحملی فایدەکەی بکە کەچین پرسیشمان کرد بە مامۆسایان وتیان مادەم هاوڵات یعنی ئەتوانین کاک حەکیم ئەتوانین کۆمەڵی قەزیە هەیە مەسەلەن چینێکی تایبەت مەسەلەن هەمیشە باسی گەنجان نەکرێت بۆ ئەو گەنجانەی کە ئەیانەوێ ئیستیسمار بکەن و پارەیان نییە مەسەلەن ئەتوانی ئەو بانکە قەرزێک وەرگێ فایدەکەی لەسەر حکوومەت بێ قروزی قەسیرە ئەتوانێت یەکێک زەراعەتەکە و کشتتوکانەکە و پێویستی بە سەرمایەکە ئەتوانێت و قەرزە وەرگێ فایدەکەی بکرێتە سەر حکوومەت یا فایدەکەی واکەم کرێتەوە بەس ڕسومی هەبێت ئەمانە هەمووی جێکرێتەوە بەڵام پێویستی بەچیە پێویستی بە سێشتە کاک حەکیم بۆیە من ئەڵێم پەرلەمانتار بینیستە تایبەتمەندیەکانی چ جۆرە نوێنەرێک دەتوانێت ئیش بکە پەرلەمانتار ئەبێ لانی کەم 4 تایبەتمەندی تیاابێ بۆیە خەڵکینە هاوڵاتیان نیشتیمانیان لە خۆتەوە کاندید اختیار مەکە تا ئەم خاڵانەی نەبێ جا ئەگەر ئەم خاڵانە لە کاندیدەکانی منیشا هەبوون هی هێزەکەی من ئەوە بدونی تەرەدد تاقی و کردوینەوە پێویست بە تاقیکردنەوەی تر ناکە باش ئەبێ اختصاصی هەبێ لەو مەجالانەی ناو پەرلەمان وەکو مالیە قانون ئیدارە قانون مالیە بە دەرەجەی ئەساسی قانون طبعا مالیە و قانون هەردووکیان ئەوە چێتە یەکەمەوە چێت دووەم یا بە پێچەوانەوە ئیدارە هەندەسە ئەمانە طبعا ئەمانە بە دەرەجەی ئەساسی مەسەن ئێمە لە پەرلەمانە نوێنەری کوردلانی کەم پێویستمان بە هەموو هێزە سیاسەکان پێویستیان بە 4 تا 5 کەسەیە لە مەجای مالیە بۆ ئەوانە لە ژینی مالی بن ئەگینا من ئەگەڕێم بە سەڵمەتریەکە و لە تەلەڤیزیۆنی سەیرەکەم لە سۆشیال میدیاش ئەزانی کە سەیری فراکسیۆنەکانەکەم
گریانم بۆ ئەو میلەتە داماوە دێکەکەی خۆیان کاندید کردو بەڵێ ئەوەی کە نەوەڵا خۆیان کاندید نەکردووە بۆ بەدە زەوان بێ نیوەی هێزە سیاسەکە کاندید دەبێ منافەزی زۆر گەورەی لەسەرە باش هێزەکە کە هاتووە کاندیدی کردووە بیری لەمە نەکردوەوە پێویستی بە چییە لانی کەمە بێ 4-5 قانونیمان 4-5 مالیمان هەبێ 4-5 قانون ئەوەی من سەیریانەکەم نادیرەن خەڵکی مالی تایە کەمە زۆر کەم باشە تایەتی بە زۆر کەم ئایا هێزەکەی لەوێ ئەیەڵێ بچێتە لیژنەی مالیوە چونکە ئەزانن مەسئلەی مالی حساسە و مەسەڵەن بە شێوەیە لە شێوەکان زیاد لە حەد دەرەکەوێ خەڵکە بۆ مالی نەبووە بە زۆر هاتوتە لیژنەی مالی لەبەرەوەی سەرۆکی فراکسیۆنەکەی نزیک بووە لێ ئەمە مالی 4-5 قانونیمان ئەوێ قانونی سادە ناکاک حەکیم قانونی مخەزڕەم چونکە خەڵکی لێ پەرلەمانی بەغدا قانونی مخەزڕەمە ئێمە خەڵکمان لەلا بوو حوسێنێکمان لا بوو حوسێن عەلی ڕئیسی حەچی معاون قەزاییە بوو لە عێراقا هەموو قەوانینی عێراقی لەبەر بوو جارێ لە خولێکی ترە ئەو قازێمان لەگەڵا بوو مەحموود الحەسەنی کە مەحکەمەی سەدام حوسێنی کردبوو وەزیری عەدل لەردان پەرلەمان فەزڵ بۆ خوا ئەو کاتە قانونیەکانی کوردی زۆر خەڵکی بەتوانا بوون کاکزانا ڕۆستایی خۆمان کە قانونیەکی مخەزڕەمە بەڕاستی زۆر وردەکار کاک ئەمین بەکر قانونیەکی زۆر بەتوانا بوو حاکم سامان لە یەکێتی قانونیەکی زۆر بەتوانا بوو با ئەمەش بڵێم پارتیش قانونیەکی زۆر بەتوانایی هەبوو بەڵام کێشەکەی چی بوو کە پارتی تەوجیه هێدایەتر قوفڵە بوو ئەگینا خۆی وەکو شەخص قانونیەکی زۆر بەتوانە باش بەس کە پارتی تەوجیه هێدایەتر قوفڵە بوو بۆیە نوێنەری ئەو هێزە سیاسیانە تا ئەو کاتە باشن کە هێزەکەی تەوجیه باشە جگە لە پسپۆرە چیتر بۆن ئەزمون کاک حەکیم من بەکالۆرۆسێکم لە دارایی بانک هەیە بەکالۆرۆسێکم لە ڕیاضیات و ئیحسا هەیە بەکالۆرۆسێکم لە علومی شەرعی هەیە کە چوومە بەغدا لە 6 مانگی لیژنەی مالیە بەقەدەر ئەو دوو بەکالۆرۆسەی ترم فێری مەسائیلی مالی بوو ئەینجا چۆن شت تەرحەکەی خۆ هەروە لێت وەرناگرن بڵێ ئەمە تەرحی منە ئەبێ لۆبی بۆ بکەی بۆیە پێویستی بە عەلاقات هەیە پێویستە ئەو هێزە سیاسیانە یەک بیان ناسی باگراوندی قیادەکەی ئەندامەکانی فڵانەکەی پیسانەکەی ئەم پەرلەمانتارانە عەرەبی نازانێ بەس ئەڵڵا بالخێر ئەزانێ کاک حەکیم خاونی ئەڵڵا بالخێر ئەگەر وتر پێی ئەڵڵا بالخێر ئەوتی ئەڵڵا بالنور ئەمە کەی بۆ پەرلەمانتاریەشێ بۆیە اختصاص ئەزمون دیبلۆماسیەت پێگەی حیزبیش گرنگە لە پێگەی حیزبا بۆت باس بکەم من منافەسەیەکم هەبوو لەگەڵ مامۆستا بەشیر لەسەر ئەوەی جێگری سەرۆکی ئین تەمان منافەسەکەی من عینادی بوو جێگری سەرۆکی پەرلەمان چکە پارتی بەبێ پرسی هەموو کورد خۆی بۆ خۆی کاندیدی کرد منیش لەگەڵ جەنابی مامۆستا قسەم کرد وتم پارتی تەفەڕوع دەکا بە قەرارات وتی جاڵەیشی وتم منافەسەیانەکەم مامۆستا ئیجازەیدا تەبەن کوتلەی عەمار حەکیم چووبوونەوە لە سەماحەتی عەمار حەکیمیان پرسی بوو ئێمە ئەمانەوێت دەنگ بین بەس ئەوانەی کە کوردن دوانن یەکیان سەر بە پارتی یەکیان سەر بە جەماعەی ئیسلامیە دەنگ بە کامیان بدەیت وتووی ئەوەی جەماعەی ئیسلامی ناوی چییە وتویان سەماحەتی سەیدەی ناسی وتووی نەک خۆیە ناسم شێخەکەی ئەناسم کە شێخ عەلی باپیرە شەیخی مجاهیدینە بۆیە تا زۆر بچن چۆن بۆتانەکرێ دەنگ دەن بۆیە ئێمە 45 دەنگمان هێنا ئەگینا خۆم و مەلا سەلیم هەردوو دەنگ بووین 45 دەنگمان کۆ کردو لە کوردەکان و بەشێکی نیوەی زیاتری ئەو 45 دەنگە کوردەکان بوون بەشەکەی تری سوننە و شیعە بوون بۆیە پێگەی حیزبەکە ئەبێ لەوێ ناسراو بێ ئەبێ لەوێ کەسایەتی سەرۆکی حیزب ناسراو بێ مامۆستا لەوێ چونکە پەرلەمانتار بووە و مەشهورە بەوەی کەوا پیاوێکی سەرڕاست و دروستە یعنی زۆر جار ئێمە بە ئرسی مامۆستا وەچووینە ناو عەلاقاتی سیاسی ئەگینا دوو پەرلەمانتار لە میزانی قووا بەو شێوەیە نییە بەس بە دوو پەرلەمانتار و بە یەک پەرلەمانتار بە تەحەداوەڵێم بەقەدەر 20 پەرلەمانتاریشمان کردو باش وەکو دواپرسیژانی چەندە گرینکە وەکو دواپرسیاری گۆڕانکاری بکرێ وەگەر شتێک تەیە بۆ خەڵک ینی چکەسە زۆربەی کێشەکان چۆتەوە بەغدا ینی بەشی هەرە زۆری
وەکو گرنگیش لە ئەوەی کە شکستی پارتی وکیتر لە بەغدا ئەم جارە گۆڕانکاری بکرێت ئەبێ تەوازن دروستکرێ کاکاکی باش ئەگەر خەڵک ئەیەوێت چیتر پارتی و یەکێتی کوێخای ئەو نەبن و ڕیسپی ئەو دەمسپی ئەو نەبن باش ئەو فرسەتێکی لە بەردەمایە بریتە لە 11 ئەگەر هەر ئەوێ ئابە و شێوەیە موچەکەی بخورێ کۆیلە بکرێ ئازادی لێبەرتەس بکرێتەوە بستێ ئەرزی دەست نەکەوێ چاوی کۆر کرێ بە دەرمان ئەوێ کەرامەتی بشکێنرێ ئەگەر هەم ئەوێ زەخت و زۆری لێ بکرێ ئەوێ خاوەنی بستێ ئەرز نەبێ ئەوێ نەتوانە کاسبی بکە ئەوێ ئەگەر پەرەمێز فرۆشێک بوو دەسەڵات بێ بە شەریکی هەر ئیشێکی کرد لە 150 لێسەنن ئەوە یەکێتی و پارتی و پیرۆستی ئەگەر ئێشەوێ گۆڕانکاری لە ژیانی سیاسی لە هەرێمی کوردستان ڕوو بدا با بڕیاری خۆی بدا لە 11 بڕیارێکی جەریئانە بۆ گۆڕانکاری لە باڵانسی هێز لە بەغدا چونکە ئەگەر باڵانسی هێز لە بەغدا جیاواز بێ ئێمە ئەتوانین گۆڕانکاری بکەین وە کردومانە گروپی 15 گروپی هیوا توانیمان گۆڕانکاری بکەین لە سیاست لە بەغدا کێشیان بۆ دروست دەکەیت لە بەغدا بۆ دەسەڵاتداران ئەبمە چقڵی چاوی دەسەڵاتداران لە بەغدا ئەگەر ئەو میلەتە بچەوسێنەوە پێشم ئەڵێن ئایا ئامادەی لەگەڵ فراکسیۆنە کوردیەکانە هاو هەڵوێزبی لەسەر پرسە نیشتیمانەکان ئەڵێن کەی ئەوان باسی پرسی نیشتیمانیان کردووە بۆیە ئەگەر من تەرحی پرسێکی نیشتیمانیم کرد ئامادەم ئەوان بێن پشتگیری بکەن بەڵام بە یەقین و ئەڵێم بە حەیاتیان پرسێکی نیشتیمانی لە پەرلەمانی بەغدا تەرح ناکەم بۆیە لەگەڵ هەر کەس ڕێکەوم لەگەڵ ئەو دوو هێزە سیاسی ڕێک ناکەم و هاو هەڵوێز نابم ئیلا لە قەزای مال نەبێ کە دڵنیام ئەوەندەی لە خەمی مالی خۆیانان لە خەمی مالی خەڵکان بەڵێ سپاس دەکەین مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید فەرمان کردی زۆر سپاس دەکەین سپاس بە بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ